لەشکری عێراق بەردەوامە لە ئۆپەراسیۆنی مووسڵ و هێزی پێشمەرگەش لە گوندەکانی ئازادی کردوون جێگیر دەبن. یەپەگە و لەشکری ئازادی سووریا داوا دەکەن تورکیا بەشدار نەبێت لە شەڕەکانی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. دەنگدەران لە ئەمریکا چاوەڕوانی دواهەمین دیبەیتی کاندیدەکانی پۆستی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکان. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. سڵاو و ڕێز و هیڤێن دەمەخۆش کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەوخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. وەزارەتە بەڕەوانیە ئەمریکا ڤیدیۆیەک وەشاندیە و وێرانیە هێریشن فڕۆکێن هەفپەیمانان لەسەر دەستگەها ملیتانên داعش لە باکوورا مووسڵ نیشان ددن. وەزارەتی ڤیدیۆژی عەسمانی نیشاندان و گوت وان دەستگەهەکە تەقینên xwe کujî wêran kiriye. Ji derên ragihandinê li herêmê piştrast dikin ku hêzên leşkerî Iraqê û pêşmerge bê şer ketine nav çend gundan. Hêzên Iraqê ji başûr û başûrê Rojhilat û pêşmerge ji Rojhilat beref Mosulê êrîş dikin. Nêzîkî milyon û nîv medenî jî di nav mezintirîn duan bajarê Iraqê da di jêrdestê Daeş demane. سەبارەت بە نوێترین پەرەسەندنەکان لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی لە ناوچەی مووسڵ ڕاستەوخۆ پەیامنێری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباریمان لەگەڵدایە. ئەحمەد زێباری ئێستا لە دەشتاییەکانی نێوان گوێر و خازردایە. کاک ئەحمەد ئەو کاتت باش. زۆر سپاسم کاتەی باش باش. کاک ئەحمەد بە پێی سەرچاوەکانی هەواڵ ئەمڕۆ سێشەمە هێزەکانی پێشمەرگەی کوردستان هیچ جموجۆڵێکی نەبووە لە ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵدا. بۆچی؟ بەڵێن پێشەوە کۆمیتەیەک دروست کراوە. ئەو کۆمیتە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە دروست کراوە کۆمیتەی هاوبەش تێدا پێشمەرگە و سنوورێکە بۆ دانراوە. ئەو گۆدانەی کە بۆ دانراون ئەو ناوچەیە کە دیاری کراوە سەردەکە لە میحواری خازر بووە دەستی پێ کردووە، دەستی بە ئۆپراسیۆنەکە کردووە کە نەوە گوندی ڕزگار کردووە لەوێ وەستاوە. دواتر بەڵێن لەوەی کە کاتێک شوێنێک ڕزگار دەکرێت ئەو ناوچەیە کە ڕزگار کراوە بوونمونە پانتایەکی فراوانی هەیە لەوێ بۆمبی چێنراو زۆر هەن کە تێدا چەند پێشمەرگەیە کە گیانی لەدەستدا بەهۆی ئەم بۆمبانەوە چەندی تر بریندار بوون. دواتر وەستانی ئەم ئۆپراسیۆنەکە پەیتا دەست پێ دەکرێت بۆ ناو شاری مۆسڵ. بەیانی دەنگوی ئەوە هەیە کە لە میحوەرەکانی نەوەڕان و هەروەها باشیک هێزی پێشمەرگی کوردستان لەوێ جۆڵە بکات و ئیدی کە ئەو سنوورەی بۆیان دانراوە بەپێی ئەو ڕێککەوتنەی کە لە بەغدا کە لەگەڵ بەغدا کراوە ئەو سنوورانە و ئەو گوندانە لەوێش ڕزگار بکرێن. ئیدی پەیتا ئۆپراسیۆنەکە دەست پێ دەکات. ئەحمەد تێبێ ئەم بیسین کو لە هەندێک جیهان داعش دەرکەتیە شەڕ نەکریە، یعنی چاوەڕوان تێکردن کو لە جێندیژی داعش وەسا بێ شەڕ دەرکەوتن چونکو دەزانن هێزن عێراقی و پێشمەرگە ینی بە شێوەیەکی گەلە خورد دەچن وان جیهان. دەخیل خۆی لە ناو شاری مۆسڵ ئێستا لە ناو شاری مۆسڵ دەنگوی ئەوەیە کە داعش دوو بەرەی دروست کردووە، بەرەی چەپ بەرەی ڕاست. یعنی ئەوان گومانێکی یەکجار زۆریان لەسەر بەرەی چەپ هەیە، بۆیە لەسەر بەرەی ڕاستەیە، بۆیە لە بەرەی چەپەوە تاوای ئامادەکاریان کردووە بۆەوەی هەر لەوێ چونکە مقاومەی زۆریان نەماوە لە ناوچەکەدا. ئەوە تا سوپای عراقی 15 گوندی ڕزگار کرد، پێشمەرگە 9 گوندی ڕزگار کردووە، گوندی عەباسیە و هەروەها عەودا ئەمڕۆکە ڕزگار کران. هێزی سوپای عراقی ڕۆبەرێکی بەرفراوانی گرتووە لەولا بۆ لە باشوورە بۆ ناو شاری. بەڵێ کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەستیان کردووە بە ئاگرکردنەوە بۆ دابەزاننی ئاستی ورەی هێزەکانی بەشدارن لە ئۆپەراسیۆنی مووسڵدا وەک تاکتیکێک بۆ خۆپاراستن لە هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان و عێراق. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەستیان کردووە بەکردنەوەی ئاگری گەورە لەو خەندەقانی لێیان داوە لە ناوچەکانی هێشتا تیایدا ماون. ئەمەش زیانێکی زۆری ژینگەیی دەگەیەنێ بە ناوچەکە. بالضبط کاریگەریەکی زۆر خراپ لەسەر هەرێم و خەڵکی هەولێردا دروست دەکاتن لەبەر بەو پێش کە دووکەڵەکە بەردەوام هاتۆ تا ئێستا شەروە بەردەوامە. ئەمە تەندروستێکی خراپ دروست دەبێت لەوانەیە خەڵکیش تووشی نەخۆش زۆرەهای نەخۆشی بن. ئەم ئاگرانە و دووکەڵەکانیش وەک ئاماژەیەک لی دەڕوانرێت کە ژمارە ڕۆژەکانی دەوڵەتی ئیسلامی کەمی ماون، بەڵام دووکوڵیش ناکرێت لەسەر کاریگەریە نەرێنیەکانی ئەم ئەگر و دووکەڵە بۆ تەندروستی هاوڵاتیانیش.
و بەتایبەتی لە بۆ منداڵان و ژنی دووجیان و هەم لە بۆ ژینگەی کوردستان تەسەوڕ دەکرێت کەوا بۆ ماوەی چەند ساڵێک ئەم تەسیلاتە بمینێ لۆیە داواکانی لە هاوپەیمانان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان کەوا کارێکی وا بکەن بۆ هێزە سەربازی عراقیەکان و هاوپەیمانانیش ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ بەردەوام دەبێت بەبێ گوێدانە ئەوەی بەرەنگاریەکانی داعش چی دەبن یان نابن. نزیکی 30,000 سەربازین حکومەتە عێراقی و 4,000 پێشمەرگیان بەشداریە دیکن دشەڕێ کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعشدە لە مووسڵێ لە دەمێک و یان لە دووەم مەزنترین باژارە عێراقی لەشکری ئەمریکی ئالیکاریە وان دکە بە ڕاهێنان ئاگەهداریان و هێریشن فڕۆکان شارەزا باوەڕ دکن کو باژار دێبێ ڕزگارکردن لێ ترس لەسەر پاشە ڕۆژە باژارە پشتی و جوداهین تیرەی پشتی ڕزگارکردنی. سەرۆکی هەرێما کوردستانی مەسعود بارزانی دەبێژێت هەفکاریە لە مەیدانی شەڕی نیشانەکە دڵخۆشکەرە. وەمە یەکەم جارە خوێنی پێشمەرگە و سەربازی عێراقی تێکەڵ دەبی لە شەڕێکی وا کە دژی تێرۆریستانی داعش و ئەمە ئومێدمان وایە کە ئەمە ببیتە بناغەیەکی ئەساسی بوو پەیوەندی ئایندەمان لەگەڵ بەغدا. سەرۆک وەزیرên حکوومەتە عێراقی یاپڕانیە شیعە حەیدەر العەبادی گوتبوو ڕێ bi cudaberiya tîreyî û olî naête dan. Lê rapor diyar dikin ku hindek Kurd dixwazin deverên rêzgarkirî bibne behrek ji Kurdistanê li dema Tirkiye ewa rahênanê bi çekdarên Sirne dikit dixwazit Sinî Mosulê kontrol bikin. Şareza bawer dikin bi destxistina aştiyê li Mosul berxwedana here bi zehmet e. Girtina bajêrî tiştek û destxistina aştiyê tiştek dî. Ez bawer dikim eger Emerîka nexşebû nebit Iraqê jî nexşebû nîne. Ez bawer dikim tirsa serekî li Mosul bû Emerîka ew xwe tevlî prosesa bi destxistina aştiyê bike. Ji ber ku Emerîka ev 13 sala li Iraqê û heta niha me bersivek bû vê nebûye. Welatên yekgertiyên Amerîka û netewên yekgertî nîgeranin li ser pirsa sivîlan lê aşkiraniya ku sivîl bişên li dema şerî ji Mosul birevin û eger şiyan û cihê hewandina wan eş hebû nîgeraniya dî ew e waheye cihadî bikarin xelkê wekû metal bikarbînin da ji bajêrê birevin. Kar bi destên Amerîka dibêjin her kesek ji Mosulê bikarit birevit divê lêkolîn li gel bê te kirin. Tevaya planê ew pêdaçûn û lêkolîn ji aliyê hêzên Iraqî û Kurdan û ajansên sivîl bêkirin û ji wana Wizareta Koç û Koçberiyê û Wizareta Veguhestinê û ew ê werin tomarkirin û ji cihê lêkolînê bo kampan wê bên veguhestin. Çekdarên Dewleta İslamiya Daişê her ji meha 6 sala 2014 Mosul kontrol dikin û ji dezdana bingehê wan yê here qayîm li Iraqê wahiye hêzên wan berew Sûriye ve biçin. Xalid Fettah dengê Amerîka. لەگەڵ بەردەوامی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵدا هێشتاش نەتەوەیە گرتوەکان و ڕێکخراوە کۆمەکارەکانی تری نێونەتەوەیی و ناوخۆییش لە عێراقدا نیگەرانیان هەیە سەبارەت بە دروستبوونی قەیرانێکی گەورەی مرۆڤایەتی بە تایبەتیش کە وەها چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆری خەڵکی سیڤیل لە هەوڵی خۆڕزگارکردندا بن لە ناوشاری مووسڵ. نیگەرانی گشتی سەبارەت بە خەڵکی سیڤیل وای کرد کە سەرۆکی UNHCR بگاتە بەغدا بۆ ئەوەی لە نزیکەوە ڕەوشەکە هەڵبسەنگێنێت. ساتەوەختێکی زۆر گرنگە چونکە وەک هەمومان دەزانین و میلیۆنان جار گوتراوەتەوە ڕەنگە ئەم شەڕە ببێتە هۆی ئاوارەبوونێکی زۆر بۆیە هاتوومەتە ئێرە تا چاودێری ئامادەکاریەکان لە نزیکەوە بکەم. کاری چاک دەکەی زۆر باش دەکەی. ئافرین. وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقیش دەڵێت ئامادەکاریەکان چەند مانگێکە کراون. چەند مانگێک ئێمە پلانی فریاکەوتنی خێرا و یا وەڵامدانەوەی مرۆیی بۆ قەیرانی ئاوارەبوون لە شاری مووسڵ لە کۆینەوە ئامادە کراوە. تاوانم پلانە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و نەتەوەی گرتوەکان هەموو ئامادەکاریەکان و با بڵێن لایەنەکانی داناوی پلانەکە تەواو کراوە. نەتەوەی گرتوەکان ڕادەگەیەنێت 1,200,000 بۆ 1,5 ملیۆن کەس هێشتا لە ناو مووسڵدا ماون. جا ئەگەر ئەم شەڕە ئاوارەبوونێکی زۆری خەڵکی لێ بکەوێتەوە وەکو چاوەڕوان دەکرێت گرفتی دابینکردنی شوێن دروست دەبێت.
کێشەی سەرەکی لە ئێستادا دابینکردنی شوێنە بۆ لە خۆگرتنی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکانی مووسڵ. ئێمە چادروشمان هەیە، خۆشمان ئامادە دەکەن بۆ بژارەی جیاواز نەک تەنها کەمپ، بەڵکو دابینکردنی شوێن لە ماڵەکاندا لە ناو کۆمەلگادا، هەروەها بۆ لایەنە تەنگە تاویەکانیش خۆمان ئامادە دەکەین. بەڵام گرفتەکە تەنها دابینکردنی جێگا و ئاوارەکان نین، بەڵکو مەترسی قەیرانێکی گەورەی مرۆیی لە ئارادایە. ئێمە لەوە تێدەگەین کە داعش بەشێکی شارەکەی بۆم ڕێژ کردووە. دەشزانین ئاڵۆزێکی زۆر هەیە بەهۆی مەترسیەکانی تەقینەوە. ئێمە زۆر نیگەرانی سێرەگریشین. لیسا گراندێ گوتیشی ژیانی سەدان هەزار کەس لە مەترسیەکی تەواودان. ئێمە شیانی بەکارهێنانی چەکی کیمیاییش بە دوور نازانین. هەروەها لەو بڕواایە داین کە داعش هەر وەکو چۆن لە فەلوجە کردی، خەڵکی وەکو قەلغانی مرۆڤی بەکار بهێنن یان بە زۆرە ملێ ژمارەیەکی زۆری خەڵکی بەڕووی هێرشەکانی هێزەکانی عێراقیدا دەربکەن. لەبەرەوەی دەزانن کە هێزەکانی لەشکری عێراق تەقە لە سڤیلەکان ناکەن. بەهۆی ئەم شتانەیە لەو بڕواایە داین سڤیلەکان لە مەترسیەکی زۆردان. هاوکات ڕۆژی سێشەمە وەزیری دەرەوەی ئوسترالیا جولی بایشاب گوتی وڵاتەکەی پشتیوانی زیاتری مرۆڤایەتی بۆ عێراق دابین دەکات بە تایبەتی لە بواری خۆراک و دەرمان و نیشتە جێگای کاتی بۆ ئاوارەکان. هەتا ئێستاش هیچ ڕێگایەکی پارێزراو نییە بۆ خەڵکی سیڤیل تا بتوانن لە شارەکە دەربچن و ئەگەر دەریش بچن دەبێت بە پرۆسەی پشکنیندا تێپەڕ ببن تا بتوانن لەو کەمپانەدا نیشتەجێ بکرێن کە لە چەند بەشێکی عێراق لە ناویاندا هەرێمی کوردستانیش ئامادەکراوە بۆیان. هێرە زەنگەنە دەنگی ئەمریکا. زۆرێک لەو بڕواایەدان شەری مووسڵ شەڕێکی قورس دەبێت، بەڵام ئۆگاماژەی پێکراوە بەهۆی نادیاری تەواوی ڕەوشەکەەوە لەوانەشە بەرەنجامەکانی ئەم ئۆپەراسیۆنە قورستریش بێت. ئێستاش کە ئەم ئۆپەراسیۆنە دەستی پێکردووە وەک شارەزایانی سیاسی باسی دەکەن، نادیاریەکی سیاسی هەیە سەبارەت بە ئایندەی مووسڵ. هەرتەنها سەرکەوتنی لەشکری لەم ئۆپەراسیۆنەی ڕزگارکردنی مووسڵدا بەس نییە تا بگوترێ کێشە و ئاڵۆزیەکان بەرەو ڕەوانەوە دەڕۆن. هەر لە ئێستاوە وەک چۆن باز لە گەشتبینیەکان دەکرێن، گومانیش چواردەوری بەرەنجامەکانی شەڕی مووسڵ دەگرێت لە پاش ڕزگارکردنی لە تێرۆریستانی داعش. لەوانەیە بەرەنجامەکان سەخت بن، چکە ئایندەی مووسڵ نادیارە. سەپاندنەوەی سەقامگیری زۆر سەختە. زۆرێک لە سونەکانی مووسڵ نیگەرانیان دەبێت لەگەڵ دەسەڵاتی حکومەتی بەغدا. کوردیش هەڵوێست و جموجۆڵی خۆی دەبێت و ئەمانش بەڕاستی کێشن. تەنانەت ئەوانش کە دژی داعش بوون مەرج نییە تەبابن. هەر بۆیەشە هێشتا نازانین شتەکان بە چه ئاڕاستەیەکدا دەڕۆن. هەر بۆیەشە هەندێک لە شیکەرەوەی سیاسی لەو بڕواایەدان ئەرکە گرنگەکە لە پاش سەرکەوتنی ئەم ئۆپەراسیۆنە لەشکری مووسڵەوە دەست پێ دەکات. چونکە ئێمە باز لە فەرمانڕەوایەتێکی بەرفراوانی پارێزگای نەنەوا دەکەین کە پێکهاتەیەکی تێکەڵی هەیە. هەر بۆیە دەکرێت وەها سەیری سەرکەوتنی لەشکریت بکرێت کە زمینە خۆشکردنێکە بۆ هاوکاری سیاسی و بنیادنانەوەی ئابووری. ئەمریکاش چاوی لەسەر هەردوو حکوومەتی بەغدا و هەولێرە و بە پلەی دووهەمیش حکوومەتی تورکیا بە مەبەستی دڵنیابوون لەوەی هێزەچەکدارەکان یاسا ناخەنجە دەستی خۆیانەوە و دەست بە شەڕ بکەن لە پێناو دەسەڵاتدا. تورکیا بەر لە دەستپێکی ئەم ئۆپەراسیۆنە مشتومڕێکی زۆری سیاسی و ئاسایشی نایەوە بۆ بەشداریکردن لەم ئازادکردنی مووسڵدا، بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ئەو سەربازانەی تورکیا کە بنکەیان لە باشیکە لە نزیک مووسڵ ڕێگە نەدراوە بەشداری بکەن. For Turkey, certainly their actions in Syria and I think now in Iraq, what they've made clear is that بۆ تورکیا بە ئاشکایی کارەکانی تورکیا لە سووریادا و دواتریش لە عێراقدا ئاماژەیەکی ڕوون و ئاشکران کە دژەبەری سەرەکی تورکیا دەوڵەتی ئیسلامی نییە، هێندەی ئەوەی کە کووردە و هەر بۆیەشە پێم وایە تورکیا دەیەوێت خۆی بخاتە بەرامبەر ناسنامەیەکی بەهێزی کوردیەوە لە ناوچەکەدا. بەڵام بەڕاستی بۆ تورکیا باشترە دان بنێت بە دیفاکتۆی کووردە لە عێراق و لە سووریاشدا و لە کۆتاییشدا هەر دەبێت وەها بێت. هێزی پێشمەرگەی کوردستان نەکرد بەشداریەکی سەرەکی هەیە لەم ئۆپەراسیۆنەدا، بەڵکو لەگەڵ ڕاگەیاندنی دەستپێکی ئۆپەراسیۆنەکە هێرشە بەراییەکان هێزی پێشمەرگەی کوردستان کردنی. بەڵام پرسیارەکە لەوە دایە ئایا کورد لە عێراقدا پاش ئەم شەڕانە دەستکەوتی سیاسی دەبێت؟ بە دڵنیاییەوە پێویستە کورد دەستکەوتی هەبێت. کاتێک هێزە کوردیەکان بەشداری دەکەن لە شەڕی مووسڵدا، پێویستە لایەنەکانی تریشدان بەو ڕاستێدا بنێن. ئەمە شتێکی زۆر سەخت دەبێت بۆ ئایندەی عێراق ئەگەر ئەو دانپیانانە بە کوردان نەنرێت. کوردەکان دەخوازن لەگەڵ لایەنەکانی تردا کار بکەن و پێویستە لایەنەکانی تری عێراقیش هەمان خواستیان هەبێت. لەگەڵ باسکردنی ئەگەری شەڕی ئایینزایی لە پاش ئازادکردنی شاری مووسڵ، نیگەرانیشان سەبارەت بە قەیرانێکی ئاڵۆز لە نێوان ئاشرەتە سونەکانی ئەو دەبەرە واتە ئەوانەی پشتیوانیان لە داعش دەکرد و ئەوانەش کە شەڕیان دەکردن.
بەڵێ بێگومان دابەشبوونێکی تەواو هەیە لە ناو سونەکاندا تەنانەت هەندێک جار هەر ئەوەندە نیە لە ناو دوو عشتەتی سونەدا بن بەڵکو ئەم دابەشبوونە ڕووچۆتە ناو خێزانیشەوە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە هەر بۆیەشە هەموو لایەک دەبێت سەنگی بخەنە سەر سەقامگیری و ئاشتەوایی دابینکردنەوەی خزمەتگوزاریەکان و دابینکردنی جێوڕێ بۆ خەڵک وازستان بەڕێوەیە ینی پێویستە کار لەسەر ڕەوشێکی نوێ بکرێت و خەڵک بڵێت ئێستان باشترە نەک بڵێن ئەو سامان خراپ و ئێستاشمان خراپ ئەگەر وەها بێت ئەوە ینی گەورەترین شکست بۆ حکوومەتەکانی بەغدا و هەولێر و بۆ حکوومەتی ئەمریکا نابێت ڕێگە بدرێت ئەو خەڵکە ببنەوە بە قوربانی ئەم سەرکەوتنە لەشکریانە. زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لەوانەیە درێژە بخایەنێت بەڵام دەشڵێن ئەو سەقامگیری لە مووسڵدا پێویستە ئەگەر کاری ڕژدی لەگەڵدا نەبێ ئەوە دەشێت کاتی زیاتری بوێت. دوام ڕۆژە شەڕێ دەرخستنا کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش ji Mosulê aram û bêdenga bawerî heye Daeş teqînan encam bide çend ku hêzên Iraqê û pêşmerge nêzîkî bajar bibin. Her çawa be her kes bawer dike ku êdî Daeş wê ji wê herêmê bê derxistin lê rewşa piştî şer wê çawa be. Ev pisyara mezin e. Ji bo bersivê digel me Dr. Bilal Wahab şarezaya Iraqê û Herêma Kurdistana Iraqê li Enstitûya Washington lêre li Washington. Kak Bilal zor bexêr bê. Pê xweşhalim carekî tir dîte Washington. سپاس خەڵکی مووسڵ نەشیع قبول دەکەن نە کوردەکان قبول دەکەن هەردووشیان هێزی گەورە لە مەیدان و شەڕی ڕزگارکردنی شارەکەیان دەکەن دەتوانی خاریتەیەکی سیاسی بۆمان دروستکەی ئێستا بە کورتی کە ئەم شارە زۆرینەی سونە نشین ئارام ببێتەوە پرسیارێکی گرنگە پرسیارێکی استراتیجیە ئەم شارەش ئێستا واشنگتن زۆر بە وەڵامدانەوەی ئەو پرسیارەوە سەرقاڵە بەڵام ئێستا جارێت تەرکیزەکە زیاتر لەسەر بردنەوەی شەڕەکەیە هەنگاوی یەکەم ئەم شتانەی دوای شەڕەکە کە باسەکرێ مەسەلەی ئیستیقراری سیاسی ئابووری نێوان شیعە سونە کورد شەبەک یەزیدی تورکمان ئەمانە هەمووی کاتێک باسەکە جدیە بێ کاتێکەوە داعش لە مەیدانەکانە بدۆڕێت بەڵام هەڵبەتە لە پلانی بەزاندنی داعشە ئەبێ ئەم بابەتانەش باز بکرێت لێرە لە واشنگتنە لەوە چێ زیاتر باسی ئەو خاڵە بکرێت باسی ئەو استراتیژی دوای داعش بکرێت لەوەی کە لە کوردستان و لە عێراق هەیە لای خۆمان لە عێراق و لە کوردستانە شتەکان زیاتر یەکەم دووەم سێەم حسابی بکرێت بەس لێرە بە استراتیژیەکی گشتی سەیری ئەو دۆخی دوای داعش کاگولا هەر جارێ باسی شەڕەکانی ئەمریکا بکەیت لە ناوچەکە و دابێت لە عێراقا کە باسی شکستەکان دەکرێت باسی ئەوە دەکرێت کە ئەمریکا پلانی نەبوو بوو دوای شەڕەکە ئێستا لە شەڕی مووسڵە پلان هەیە یانە خۆی لە ڕاستیە گلەیەکە هەر ئەوە هەیە کە پلانەکە نییە یاخود زەعیفە بەڵام بێ ئێمە ئەوش بزانین کە تۆ لەوانەیە باشترین پلاندا بنەی بەڵام ئاقاری شەڕەکە بەلایەکی ترایی بە ئامادەکردنی پلان لەگەڵ بەڕێوەبردن و ئەنجامگەیاندنی پلان شتێکی جیاوازە شەڕی عێراق وا بڕیار بووکەوە جێشی ئەمریکی وەکو ڕزگارکەر سیر بکرێت ئەمە پلانەکەوا بووکە وەکو ڕزگارکەر سیر دەکرێت و ئەم کەسانە لە دەرەوە ئێهێنینەوە عێراقەکەن وڵاتێکی دیموکرات بەڵام دۆخەکە لە دوای شەڕەکە بە شێوەیەکی تر بە ئاقارێکی تر ڕۆژ هەندێک حساباتە بوو کە پلانی هەڵی بۆ کرابوو یاخود پلانی بۆ نەکرابوو ئەمەی کە ئیسە باسی مووسڵ ئەکرێت بەڕاستی چەند خاڵێکی گرنگ هەیە یەکەم هەڵەی بەشداری پێنەکردنی سونە لە دەسەڵاتە ئەبێت چارەسەر بکرێت ئەمە خاڵێکی تر مەسلەی مرکزیت لە عێراقا ئەبێت چارەسەر بکرێت هەموو بڕیارەکان ڕاست ئێمە سەدامان گۆڕیەوە بەڵام سیستەمی بەعسی کەوا زۆربەی بڕیارە سەرەکیەکان بڕیارە ئابوووریەکان بڕیارە عسکەریەکان لە بەغدا ئەدرێ ئەم سیاسەتە هێشتا هەرماوە بەشێکی تری بەڕاستی بریتە لە دابشکردنی سامانی وڵات پێشەوەی کەوا داعش بێتە عێراقەوە لە ساڵی 2012 و لە ساڵی 2013 لە زۆربەی ناوچە سونیەکانە مظاهرات هەبوو خەڵک داوای کار و کاسپیەکە خەڵک داوای بەشداری ئابووری عێراقیەکە مەترسی ئەوە هەیە کە شەڕی پێکاتەکان دروست بێت بەتایبەت خۆمان دەزانین داعش هات چی بەدەستیەکان کرد تەلعفەر شیعەکان و سونەکان پێکاتەکانی دیکە خەڵکی ئەوانە لەگەڵ داعش و ئەوانەی دژی داعش بەڵێ شەڕەکە واریدە بناغی هەیە ئامادەکاری هەیە زۆر لایەنی ناوخۆی و لایەنی دەرەکیش هەیەکەوە وەک بڵێ ئەیانەوێت لەم ئاوە لێڵا ماسی بگرن و کێشە زیاتر بۆ عێراقیش و بۆ کوردستانیش دروست بکەن بەڵام هەروەکو چۆن شەڕی داعش فرسەتێکی دروست کردو بۆی کەوا لایەنەکان یەک بگرن بۆ یەکەم جار جێشی عێراقی و هێزی پێشمەرگە بەیەکەوە شەڕەکەن بۆ یەکەم جار هێزی عێراقی بەناو سەیتەرەکانی پێشمەرگاتی ئەپەڕێ لەوە ئەچێت لە ئاوەدانکردنەوەی مووسڵ ئەیان بتوانین فرسەتێکی ترمان هەبێت ئەوەی کە من بە باشی ئەبینم بریتە لە بوونی ماشەڵ پلانێک چۆن لە دوای جەنگی جیهانی دووەم بلال داوای بدنەکەن ئەو ڕاپۆرتەکانمان زۆر بوون وەختمان زۆر کەما هیوادارم لە کاتی داهاتوودا زیاتر بتوانین قسە بکەین لەسەر ئەم بابەتە سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان هەڵویستی ئەنکەرە
دووبارە دیکە سەبارەت ئۆپراسیۆنە ڕزگارکردنا مووسڵێ ji destê Daeş û got Tirkiya wê beşdarî şeran bibe û piştî rizgarkirinê jî wê beşdarî hewlên diplomasî bibe. Wî got welatê wî 305 kilometrên sinûrî digel Iraqê hene û ew wê bêlaye nemîne li hember pêşhatin li ser wî sinûrî. Operasyona Muslê bi gelek avayî deng li seranserê cîhanê derxistiye û di 24 demjimêrên paşê de hêzên Kurd ya Iraqê bi alîkariya hêzên koalîsyonê gelek pêşveçûn destê xistîne. Li aliyên din di destpêka operasyona Muslê de Tirkiye xwest ku beşdara vê operasyonê bibe. Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan dibêje em gelek biryardarîn ku beşdara vê operasyonê bibîn. Biz Irak'ta Em gelek biryardarîn ku yekêtiya Iraqê di koalîsyonê da cihê xwe bigire. Eger hêza hevpeymana navnetewî Tirkiye nexwaze, wî demî plana me ya duê heye. Eger ev jî çênebe, plana me ya siyan heye. Serokkomar Erdoğan ev gotina xwe di konferansa dadmendiya Tirkiye'de jî dubare kir. Şu anda Musul'da Niha li Musulê operasyon berdewam dike, çi dibêjin? Dibêjin bila Tirkiye neçe Musulê. Çawan em neçîn 305 kilometr sinûrê me bi Iraqê re heye. Em ê di operasyonê jî de hebîn û li ser masê amade bibîn, nemumkin e em ji derve bimînin. Cigerê Serokvezîrê Tirkiye Numan Kurtulmuş di pres konferansekê de bal li ser operasyona Musulê keşan û dibêje lîstûkê nebaş tên kirin. Bölgede çok ciddi bir oyun oynanıyor. Li herêmê leystûkek geleko ciddî heye. Niyeta serekî di vê alûziyê de ew e parçekirina herêmê biriya tîreyî û bi taybet li Musul divê siyaset li ser vê neêta ava kirin. Balyozê beriyê Tirkiye yê Musulê Öztürk Yılmaz evê ku di sala 2014 de ketî destê Daişê de û paşê ji aliyê Daişê ve hatî berdan dibêje bu serfiraziya operasyonê divê Tirkiye ji endamekî vê operasyonê be. Ji bo serkeftinê divê Tirkiye di nav koalîsyonê de be, parek jê be û ev neyê wateya ku êrişên rasterast dijî Daeş bike. Dibe karê wê hêsankirina çareserkirina nakokiyê be. Rolekê bilîze, lê wek partiyeka opozisyona sereke, berevaniya bîrokeya ku divê bêne birêvebirin li gel opozisyonê û koalîsyonê bike ji bo serkeftinê. Şerê dirêj ya dijî Daişê roj bi roj encamê nû tîne hûlê. û mijara serekeya li Tirkiye beşderbûna operasyona Musulê. Lê bilê ev daxwaz ji aliyê hikûmeta Iraqê ve nehatiye qebûl kirin û ev ji bûye destpêka têkiliyên sar di navbera her du aliyan de û di pêşerojê de pirtir zelal bibe ka ev operasyonê encamên çawa bîne holê. Aramacar dengê Amerîka. تورکیا ڕایگەیاندووە کە بەشداری ئۆپەراسیۆنی هاوبەش دەکات لەگەڵ ئەمریکادا لە باکووری سووریادا دژی دەوڵەتی ئیسلامی وەک پامنەری دەنگی ئەمریکا دەڵێ یەپەگە و لەشکری ئازادی سووریا نیگەرانی خۆیان دەردەبڕن بەرامبەر ئەم ئەگەری بەشداریکردنەی تورکیا لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی ڕەقەدا. Hêza Sûriya Demokratîk û Yekîniyên Parastina Gel helwesta xwe ji beşdarbûna Tirkiye di operasyona Reqqayê de eşkere dikin. Tirkiye ne tenê daxwaza xwe ya pêşdarbûna rizgarkirina Reqqayê de ragihand lê ew bi merca got Qesedê û YPG di operasyonê de ne pêşdar bin girê dide. Berdevkê fermî yê Yekîniyên Parastina Gel YPG Rêdûl Xelîl ji bo dengê Amerîka bersiva vê bersivê dide û dibêje. Mafê Yekîneyên Parastina Gel jî heye, mafê hêzên Sûriya Demokratîk jî heye, guherina van bajêra ji şerê ji hebûna Daişê got li wê derê bi destê xelkên wê herêmê rizgar bike, Daişê ji vê derê dûr bixîne. Dewleta Tirkiye şertê wê, mercê wê çine neçine ew me alaqedar nake. Hêza Sûriya Demokratîk Qesedê hevkara koalîsyona navnetewî ya li ser zemînê û ya herî akîv e di şerê li dijî Daişê li Sûriyayê li ser zimanê berdevkê xwe yê fermî Talal Silo dibêje got hebûna Tirkiye li ser xaka Sûrî dagîrkere. تركيا بشكل خاص هي الداعم الأساسي والشريك الأول. تورکیا با ئاوایەکی تایبەت ئەو پشتگیر و هەواڵبەندە داعشا تەروریستە. ئەم بتوندی هەبوونا وان ڕەت دکەن وان وەکە داگیرکەر دبینین لە باکوورێ حەلەبێ. ئەو و هێزێن گرێدایی وان. ئەم ji بۆ شەڕێ تەرورێ دەستێ خۆ ناخین دەستێ دەوڵەتێکە داگیرکەر و ئالیەکی سەرەکەیە ji vê terûrê. Çewremendê Hêza Sûriya Demokratîk Qesedê Nasir Hejmat Sûr dibêje got derbasbûna Tirkiye di operasyona Reqqayê de wê bibe sedema şerekî pir giran di navbera Tirkiye û gelên herêmê de. Ez bawerim wê tê kevin çiravek mezin, mustenqaekî mezin de wê ne Ereb wan qebûl bikin û ne Hêzê Sûriya Demokratîk vê qebûl dike û ne gel vê qebûl dike wê bi şerekî gelerî bi tevayî li ber Tirkiye.
هن آلیه دن ازمونا ترکیه دل جراب و سید نرخینن و لسر بنگه هاوی دبیجن گو داخوازا ترکی دپیش داربونا اپراسیونا رقایده و بیک نیه جبرگو هیزا سوریه دیموکراتیک قصده و یکی رد که و اپراسیونا رزگار کرنا رقایه بی قصده بیک نایه جیگری فرماندار گشتی تفگار سربازین آزاد حسام الاواق و یکی شروع ودیکه و دبیجه لكن شفت دماکو هێزن ئەمریکی هەوڵدان دەرباسی جەرابلوسێ بن سلوگانین وەک مرن ji بۆ ئەمریکا و سلوگانین کینێل دژی وان هاتن هەلدان ئەمریکیان دیت کو چارەسەریە تەنێ یا شەرێ داعش و گروپên تندرە و ئەوە هێزن سووریا دەموکرات رقا پەیتەختا داعشەیە و rizgarkirina wê ji destê Daişê derbeyek pir giran e ji terorê re û ev yek dihêle got şerê siyasî beriya operasyonê gihiştiye asteke pir bilind bi taybet di navbera Kurdan û Tirkî de Zana Umer dengê Amerîka hesekê و پامنێ دەنگی ئەمریکاکەوە ئەمەر سەردانە گوندێکی کردێت دو هاتیە ڕزگارکردن لە بەرۆکی خازر و ئەفراپۆرت گەهاندیە پشتی ئۆپەراسیۆنە ڕزگارکردنە باژارێ مووسڵێ دەست پێکری چەندین گوند کەتنەت بن کنترۆلا هێزێ پێشمەرگەی و سوپای عێراقیڤە دێ ئەوان گونداندا چەندین پاشماوên çekdarên dewleta îslamî mayne wekû cihên bêhinvedanê û cihên xwarinû ve xwarinawan تیارە نایانبینێ ئەمە ئاودەستیانە تەوالێتەکەیان ئەمە وا دیارە لەم بینایە دەرناچون ئەگەر دەربچون لەو تونێلەوە هاتوچووەکەن ئەم بینایشە ئەم شوێنێشە ئەو پەنجەرەیە ئەمە شوێنی نوشتنی قەدەبخەناسەکەیانە ئەمە جوعبەکەیانە ئەمە یاتاغ و ئەمە سەنگاکەیان ئەمە یاتاغەکەیانە ئەلەم شوێنە تەقە لە هێزی پێشمەرگاکە بە قەناس تر بە هەموو جۆرێچە çend hêzên pêşmergeyê nêzîkî çeperên Daeş dibin pitir asewarên wan têne diyarkirin noke emên tonêlekê da li gundê bedena biçûk ku çendîn kel û pelên wan hatîne aşkerakirin ji layê hêzên pêşmergeyî ve جۆری نووسنەکەیان هەر لێرە ئەم کەرەڤانە کردویانەتەوە لەسەرەوە هێنا لە لێرە بەستیانە بەست لە دوای من وەرە شوێنی نووسنیانە ئەمە هەموو ئاسن ئەمە بە لەحیمیان کردووە و ئەم کەرەڤانە هەر لێرە بەستویانە بەبڕبوو ئەمە لێرەمە لێرە سراحەتی خۆیان کردووە بەوە ئەمانیان داناوە بەس پێ دەچێەوە ئەو گوڵە بڕژتانە مەشە هەمووی ئەوانە پێما بێ ئەمە هەر گوڵە بڕژەکە هێشتانە نەیان خواردو هین دوێنەیە ئەمانیان خواردووە لێرە ئەوە خواردنەکانیان هەمویان بەجێ هێڵاوە و کارەبا هەنارەکەیان و ئەمە شەهر لە کارەباندا وەکو بۆ مێش لەو شتەوە بزانم ئەم شتە ئەمە سەریەکەیانە شتیشان هەبووە ئەمەش پێم وابێ نازانم ئەمە ڕەبایە ڕەبایە ئەمە شەمەڵ هەمە دیارە هەجووری دگانە گەرە هێناوە ئەمە هەمووی کارەبایە ئەمە لێرە ئەمە ئاوی مقەتەر هەنی ئاوی مقەتەریشیان خواردوە لێرە زۆر شتەکانی ئەوە پێویستی ژیانی ئینسان بێ لێرە هەیەنەوە کێک و شتیشان هەبووە لێرە خواردوویانە ئەمە ڕۆن و ئەوە ناکرێت تەنانەت ئەمەش دوێنێ خواردنەکان دروست کردووە بۆ بەیان هەر cihekê Daeş lê bihête vekşandin paşma û asewarên xwe lê dihêlîtin mîna lêdana tonêlan û danana bombê mînreşkirî di nava xwaniyan da ev gundêl pişt min diyar dibêjnê bedena bicî ku dehan tanên bombê mînreşkirî lê hatîne çandin zêde barî lêdana çend tonêlan Kawa Umer dengê Amerîka deşta Mosul mîhwerê xazir و ئەمریکی چاوەڕێی دەبێتە داویە هەڵبژاتنین سەرۆکاتیە ئەمریکا دکن لە دەمێک و نەمزەتا دیموکراتن هەرری کلنتن و ڕۆژان دیار نەبە بەر هەڤڕێکی وێ یە کۆماری دۆناڵد ترامپ دەبێژە ڕیکۆردن FBI نیشانداین تاوانەکەوەکیە واترگەیتە ڕیکۆردن FBI دووشەم نیشان دەدەن و مەزنەکار بەدەستی وەزارەتە دەرڤە پار داخواز ji FBI کردبوو ژمارە ئیمێلێن تایبەتن خانم کلنتن کێم بکەن. تا ڕۆژی هەینی هەر لە شادیە جەتان بێڵی خدا حافظ.